بۆ ڕایگشتی ئێمەوە گەنجانی وڵاتپارێزی کوردستان هەرێمی ڕاپەڕین بە ڕۆحی سەرکەوتنی گارە دژ بە گۆشەگیری سەرۆکاپۆ و پیلانگەڕی شنگال ڕادەوەستین ڕای دەگەینی بەدەم داواکاریەکەی مەداخەشەر ئەوەدەوە دەچین بێ قەید و مەرج ئەو ڕێککەوتنی عێراق و قەدەپە هەڵدەوەشێتەوە و قبولی ناکەین و بیرتان دەهێنینەوە ئەوەی سێ یاب شنگال و گەڵەکەی ڕادەستی تیرۆریستانی داعش کرد و سیاسەتی دووفاخیانەی بەغدا قەدەپە بوو لە بەرامبەر داعش خەڵکیان گۆشەگیر کرد و شنگال و گەڵەکەی لەسەر قاپێکی زێڕین پێشکەشی تیرۆریستانی داعش کرد خەڵکەکەی ڕوبەڕووی قەتڵ و عام بوونەوە و ئەوەی شکست بە پیلانی داعشێنە بەرخۆدانی خەڵکی شنگال بوو بۆ پاراستنی ئێزیەکانی و پێکاتەکانی دیکەی شنگال هەنگاوتان بە ئاڕاستی ڕاست نەناوە هیچ گرنگتێک دابین نەکراوە بۆیە ئەو ڕێککەوتنە بە پەیمانی خیانەت دەبینین داوا دەکەین گەڵی کورد خاوەن هەڵوێز بن بەرامبەر ئەو ڕێککەوتنە وەک دەزانی لە ماوەی ڕابردوودا هەندێک دەنگۆی ناخۆش لەسەر تەندروستی ڕێبەر ئاپۆ بڵاو بووە ئەوەش کاردانەوەی توندی بەدوەدات و ڕۆژی 25 ئازاریش ڕێبەر بۆ ماوەیەکی کورد قسەی لەگەڵ براکەی کرد بەڵام ئەمانە قایلکردنین داوای دەست بەجێ دیداری سەرۆکایەتی لەگەڵ پارێزەرەکانی دەکەین تا ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆ بەدەستنێت وەک گەنجان ناوەستین هەمیشە بەردەوام دەبین دژ بە گۆشەگیری داگیرکاری بژی بەرخۆدانی شنگال بژی سەرۆکاپۆ گەنجانی وڵاتپارێزی کوردستان هەرێمی ڕاپەڕین بێ سەرۆک ژیان نابێ 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 بێ سەرۆک ژیان نابێ